دبن ناوی هستا روجاوای کردستانی سه هنرمند نیگارکش پیشانگه هنر تراژدی لگالریا شانادر لدار خستن. هستن روجاوای کردستانی دوی قوناغا نهاده بری هر تشتی پنابرتیه. وكو از بحث دكم د تابلو خود هستی روجاوا بحثا پنابریا خود کم بری هر تشتی یکم جار از هاتم کردستانی بری 4 ساله بو از بحثا چه کسی کرد پنابر بو چه کسی شرپزه بو یعنی در باسکرنا سینورا او فقیرتیا خو او کیماسی دیتن د پنابریا خود از بوی رنگی از سر بحث دکم. هستی پنابرتی همو جاران ایشیجی بخورتینه لهنرمند هر دم ایشان به هیوی ناهیلن. سر ایشان بشکل عام عمل هی بجمع جمل بر عمل هیجی عمل جي شيء بيتر جمد الرنج مخصن التابلو ده بعمله قلقي خرط راسي يعني عمل بيتري وإيش هانك يعني ما إيش ديتي براسي بس فرايجي از من قيم مزن قلقي مزن به هر سه نیگارکشان هر چند پرانیا هستین روجاوای کردستان ین کو د تابلوین خدا پیشاندان خمگین بون لی خوشیجی دوانده هبو. بتایبەت لەسەر سرودە ئانەتەوی سرودانەتەوی پر دەرباسکردنی وان تابلۆتی خوا و هەنێک دنجی هەنە مثلا سترانین محەممەد شێخ هەن من دەرباسی لەوحاتی خۆکردنە بڕاستی ئەفکرە هانەکە زوودە یعنی بەریا ساڵێکی دیت باڵام دەبوو متخەز گۆزبان کاری هانەکە دەرباسی لەوحاتی خۆ بکەم بەرگی کێم فەنانینەمەی کورد کار دەکەن لەسەر مۆزیکا کوردی. بسپورن کود پیشانگه دا آماده بون تاوی تیبینی وان و ها پیشانگه نرخاندن. ئێمە دەستخۆشییان لێکەین زۆر ماندوو بوونە تەجاربێکی زۆر جوانیانی نایە خاستن لە ئاستی مستەوای هونەر لە شارەکەمان و بەتایبەت لەم قاعەیە ئیشی بەرزیان هینایە و ماندوو بوونە زۆر جوانە ئەمان چوونە هەنگاوێکیان نایە بەرۆ مەدارسێکی ئۆروپی بەحت ئیش لەسەر یەکەن ئەوەش تەجریتە. یک جه تایبەتمەندیên هۆنەرمەندان هەستێ نازکە واتە ئەو مرێکا جڤاکێنە ji ber vê yekê hertim di tablo, stran, helbest û nivîsên xwe de xweşî û nexweşiyên miletan nîşan didin. Rengîn Şerro, Rûda û Hewlêr.